نهێنیە مەترسیدارەکانی کەرتی تەندروستی ئاشکرا بوون. ستیکەری دەرمان، مەترسیەک بۆ زیادبوونی دەرمانی ساختە لە بازاڕەکاندا. ئاگرێک لە هەولێر نهێنیە مەترسیدارەکانی لەسەر کەرتی تەندروستی ئاشکرا کرد. ئەو دەرمانانی کە ستیکەری وەزارەتی تەندروستیان لەسەرە هیچ پێوەریشی تەندروستیان نییە و کۆمپانیەکان خۆیان ستیکەر لە دەرمانەکان دەدەن. ستیکەر بەڵگەیەک بوو بۆ دڵنیایی لە دەرمانەکان، بەڵام ئاگرێک هەموو نهێنیەکانی ئاشکرا کرد. کاتێک بە هەزاران ستیکەر لە نێو کۆگای کۆمپانیەکانی دەرمان دوای سووتانی کۆگاکە کەوتنە بەرچاوی خەڵک، دەرکەوت کە کۆمپانیەکان خۆیان ستیکەرەکەش بۆ دەرمان دابین دەکەن و وەزارەتی تەندروستی ڕۆڵی چاودێری نییە بەسەر دەرمانەکانەوە. بەناوی خودای گەورە مێرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان، هەڵبەتە یەکێکە لە بابەتە زۆر ئەستیارەکان لە هەرێمی کوردستان کە ئێستا وجودی هەیە بۆ پێی کە پێوەستە بە ژیان و مردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. بەڕێ سەرۆکی پەرلەمان، کێشەیەکی گەورەی دەرمانمان هەیە لە هەرێمی کوردستان، بەتایبەت دەرمانی قاچاق کە مشکلەیەکی گەورەیە کە دەرمانمان هەبووە لە هەرێمی کوردستان ساڵی 2020 فرۆشراوە، ساڵ 2021 لە کوالیتی کۆنتڕۆڵ ستیکەری بۆ جرا و تەستی بۆ کراوە. ئەم قسانە 3 ساڵ پێش ئێستایە لە نێو پەرلەمانی کوردستان کاتێک بە ئاشکرا هۆشداری درا لە مەترسیەکانی دەرمان، بەڵام ئەو کات و ئێستاژ ئەم وەزارەتە بەردەوام دڵنیایی دەدات لە کۆنتڕۆڵکردنی دەرمان. کاتێکیش ئاگرێک نهێنیەکان هەڵدەماڵێت، ئیتر وەڵامێک نییە بۆ ئەوەی ژەهری بەناو دەرمان دەدرێت بە هاوڵاتیان و گیرفانەکانیشیان خاڵی دەکرێتەوە. دوو کۆمەڵێک بە دوواداچوونی ورد و مەیدانیمان کرد لەسەر بابەتی دەرمان لە هەرێمی کوردستان. ئەو دەرمانانەی کە ئێمە باسمان لە بارانەوە کرد دەرمانی نایاسایی بوون و بەشێکیان بە قاچاق داخلی هەرێمی کوردستان دەکرێن، بەشێکیان لەوانەی کە داخلی شراون چونەتە کوالیتی کۆنتڕۆڵ، بەڵام دەرنەچوون لە کوالیتی کۆنتڕۆڵ ستیکەری سەوزیان وەرگرتووە. نقطەی دووەم، نقطەی سێم، ئەم دەرمانان کێشەی زۆریان هەیە، بەشێکیان بە یاسایی داخل دەکرێن لە هەرێمی کوردستان ساغ دەکرێنەوە کە دەرمانەکان لەژێر پلەی گەرمی جیاواز هاتنەوە هەرێمی کوردستانەوە کە زیانی تەندروستی زۆر گەوریان هەیە. واتە ئەو دەرمانان دەرمانی جیاواز لە خۆیان دەگرن، وەکو دەرمانی بەنز، دەرمانی نیوبەنز، دەرمانی پەمپیدڵ، دەرمانی سۆندەی قەستەڕا، کۆمەڵێک دەرمانی تر کە مەترسی گەوریان بۆ سەر تەندروستی مرۆڤ هەیە. وێڕای قسەکانی ئەو پەرلەمانتاری خولی پێشووی لە کاتی خۆیدا پزیشکێکی دەرمانساز کە نەویست ناوی ئاشکرا بکرێت با کۆباسی ڕاگەیاند. وەزارەت ستیکەر دەفرۆشێت با کۆمپانیا کۆگەکانی دەرمان. کۆمپانیەکان خۆیان ستیکەر دەدەن لە دەرمانەکان، بەوەش دەرفەتی هەر جۆرە ساختەکاریەکەیە لە دەرماندا بکرێت. جگەلەوەی کە خۆشیان دەتوانن ئەو ستیکەرانە ساختە بکەن، ئەگەر ستیکەرەکانی ژەوانی وەزارەتی تەندروستی بن، دەکرێت کۆمپانیەکان خۆیان دەرمانی ساختە یان ئێکسپایر بهێن و با ستیکەرە و بیخەنە بازاڕەوە. ئەو پزیشکە باسی لەوەش کرد دوای هاتنی ستیکەر نرخی دەرمان لە بازاڕەکاندا بە شێوەیەکی بەرچاو گران بووە، بەڵام متمانەی زۆری هاوڵاتیانی بەدەستێناوە. ئێستا ئیتر دەرکەوتووە کە ژیانی هاوڵاتیان لە دەستێکی ئەمیندا نییە. هەر وەزارەتی تەندروستی خۆی بەهۆی دەرمانەکان و ستیکەرەکەەوە بۆتە هۆکاری ئەوەی هاوڵاتیان ڕووبەڕووی مەترسی گەورە ببنەوە. ئەم ستیکەرە هەر لە سەرەتاوە باز لەوەکرا گواستنەوەی بازرگانی دەرمانە بۆ نێو باوەشی بازرگانە گەورەکان و قۆرەخکردنی بازاڕی کەرتی تەندروستی. ئاگرەکان هێنێکی گەورەی ئاشکرا کرد. ئێستا هاوڵاتیان گومانیان بۆ دروست بووە کە دەرمانە خاچاقەکان جیاوازیان لەگەڵ دەرمانی ستیکەردار نییە، چونکە کۆمپانیەکان خۆیان ستیکەر دەدەن لە دەرمان کە ئەوەش بۆ خۆی تەنها گرانکردنی نرخی دەرمان بووە. ئەمەش ئەو گومانە دروست دەکات کە ستیکەرەکان بۆ خۆیان هۆکار بن بۆ ساختکردنەوەی دەرمانی ئەکسپایر و ساختە، چونکە خودی کۆمپانیەکانی هێنان و ساختکردنەوەی دەرمان دەتوانن ستیکەر بدەن لە دەرمانەکان. دەرمانی ستیکەردار و بێستیکەر ئیتر جیاوازیان نییە. هەردوو جۆرەکەی دەرمان لێک ئازدا متمانیان لای هاوڵاتیان و لای بەکارهێنەران هەیە.